پێش خەوتن بچینە ناو جێ دەستنوێر بگرینەوە دەستمان بشۆرین تا ڕسوولی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ شەو خەوت پاش ماوەی خواردن بەدەستێوە بوو شەوری خواردن بەدەستێوە ما بۆ گە تووشی نەخۆشی بوو لەومێ کەس نەکە لەومێ خۆی بکە چونکە بەدەستی چەور خواردن خواردووسە نەشۆری و خەوتویتە تووش نەخۆشی بی تووشی دەردەبی لەومێ خۆت بکە ئیتر هەر جۆرە نەخۆشی بێ ئایا حیوان قبل دەست دەدات حەشەرەت بۆی دێ بۆ نیەکەن هەر شتێکی تر بێ مهم دەستت بشۆرە و خۆت پاک ڕابگرە ئەمرمان پێکراوە بۆنی خۆمان خۆشکەین بۆن لە خۆمان بدەین ئەمرمان پێکراوە سیواک بکەین دەمودامان بشۆرین ئەمرمان پێکراوە لە هەموو پیسێ بە دوور بین ئەمرمان پێکراوە لە خواردنی پیس دوور بین نەخۆین خواردنی حرام نەخۆین تا ئەو خواردنی کە حەڵاڵیشە ئەگەر ماوەکەی بەسەر چوو حکمی خواردنی بۆ گەن و گەناوی هەیە کە حرامە خواردنێک ئەگەر حەڵاڵیش بێت کە ماوەکەی بەسەر چوو یا تعفونی کرد بۆ گەن بوو حرامە بیخۆی حکمی نەجاساتی هەیە ئەوە ئەمرمان پێکراوە نەک وەک وڵاتە بێ باوەڕەکان کە تەحەدای شەرعەکەن تەحەدای خوا دەکەن مار دەخۆن دوو پشک دەخۆن جرج دەخۆن مشک دەخۆن شەمشەمە کۆر دەخۆن قالۆنجە دەخۆن چی پیسی هەیە و نەجاسات و محەڕەمات هەیە دەیخۆن ئەوە دەبێتەوە وەبا و دەرد بۆ گیانیان ئەمرمان پێکراوە کاتێ دەپژمین دەست بنێ سەر دەممان بەردەم دەممان بگرین ئەوەی کە لە دەممان دێتە دەرەوە مسلمانێک پێی بێزار نەبێ طبیعەتی پێی نەچێت باوێش کە دەین دیمەنمان ناشری نەبێ دەستنی سەر دەممانەوە ئەمرمان پێکرا بە جوانی لەوێش بۆی مقابلمان ئەزیەت نەدەین شێ لە دەممان دەرنەچێت لە لوتمان دەرنەچێ بێزی بێتەوە قێزی بێتەوە هەموو ئەم بابەتانە بۆ مەسلحەتی ئێمەیە لەلایەن خوا بۆمە باس کراوە بۆ صحەت و تەندروستی ئێمەیە تعالیمی دینەکەمانە ئەو پێغەمبەرە ئەمری پێمان کرد صلی الله عليه وسلم کە خوا ڕەبە ڕەحمەت ناردی خوای خالقی بەشەر کە هەموو کەون و کائینات خوا دروستی کردووە لە ذەڕات و مەجەڕات هەمووی خوا دروستی کردووە ئەو خوای کە پێغەمبەری نارد بەحەق صلی الله عليه وسلم فەرمووی بە ئومەتەکەت بڵێ ئەمە چاکە پێیان بڵێ ئەمە خراپە ئەوەشی بە قسەی کە سەرفراز و سەرکەوتوو دەبێت